بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازان و خێرەوەندان لە قەزای کەلاری خۆشەویست ئامادەکاری و ئامادەسازیمان کردووە بۆ ئینشاءالله ئیفتار سایمێکی بەرفراوان بۆ قوتابیانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی گەرمیان کە خۆی بینێتەوە لە 1250 قوتابی کە ئەمێننەوە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە لێرە بەهۆی خوێندنەوە لە زانکۆی گەرمیان و لە قەزای کەلار ئەمێننەوە ئینشاءالله ئێمە ئامادەسازیمان کردووە 800 خوشکی بەڕێز و 450 برا ئینشاءالله ئامادەکاری ئەومان کردووە کە بە شێوەیەکی تەرتیب و ڕێک و پێک و شوێنکی کوالەتی بەرز لەگەڵ برانی بەڕێزمان بەسەر بەرشتی کاک حاجی بورهان خوای گەورە پاداشیان باتەوە. وەکو خوێندکارانی بەشە ناوخۆیی کەمپی بەردەسووری زانکۆی گەرمیان دەستخۆشیمان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین کەستان بە ئەم ئێوارە ئیفتاڕێ بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیی زۆر دەستخۆشیان لێکەین. ئەم کارانە زۆر پێویستم بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیی لە کاتێکە کە ئێستا هەم جۆرێک لە قەیران هەیە هەمیش کاتی تاقیکردنەوەکانە ئەرکێکی زۆر گەورە لەسەر ئێمە ئەکەوێ و دەستخۆشیان لێکەین و دوعاخوازین خوای گەورە زیاتریان پێ ببەخشێ و کۆمەکیان بکە و دوعاخوازین زیاتر هاوڵاتیانی هەبوو ببەخشن هاوکاری ئەم جۆرە پرۆژانە بن لە هەر کەس و هەر لایەنێکی ترۆیە و هیوادارین خوای گەورە زیاتریان پێ بەخشێ و دەستی ستافی بەخشینیش خۆش بێ. زۆر سپاسانەکەم کە دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە خوێندکارانە لەبیرە کە ئەمە یەکەم ساڵیانە کە خوێندکاران بەسەرەکەنەوە ساڵی پار و پێداریش هەمیشە خوێندکارانیان لەبیر بووە کەمیش وەکو خوێندکارێکی بەشە ناوخۆیی داخلی کچان و داوا لە خێرخوازانەکەم کە یارمەتی ئەم ڕێکخراوە ئەزیزە بدەن چونکە بەجددی هەوڵێکی زۆر زۆرانیاوە بۆ ئامادەکردنی ئەم ئێوارەخوانە و زۆر سپاسیانەکەین. ئێمە خوێندکارانی بەشە ناوخۆی زانکۆی گەرمیان زۆر سپاسی ڕێکخراوی بەخشینەکەین بۆ ئەم ئێوارەخوانە بۆ سەرجەم خوێندکارانی بەشە ناوخۆیەکەمانیان ساز کردووە. دیارە ئەمە یەکەم ژەمە کە بێت بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیی و سپاسیانەکەین کە خواردنی 1250 تەلە بۆ بە نزیکی 100 کەسی ستافەکەش واتە 1350 کەس خواردنیان ئامادەکراوە لەلایەن ستافی بەخشینەوە. زۆر سپاسی یەک بێکی ئەو برایانەیەکەین لەم لاکە ماندوو بوون بە تێکردنی خواردنەکان و سپاسی یەک بێکی ئەو دادە بەڕێزانەشەکەین کە لە بەشە ناوخۆی ئەو لا هاوکار بوون و زۆر سپاسی بەخشینەکەین کە خوێندکارانی بەسەر کردێتەوە. داواکارین لە ڕێکخراوەکانی تریش لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خوێندکارانی بەشە ناوخۆیی سەرجەم کوردستان لەبیر نەکەن و هاوکاریان بن و خۆراکیان بۆ دابینکەن بۆ ئێوارانی بۆ ئیفتار سایم. پرۆژەکانی بەخشین کە ڕامان گەیاندبوو ئەم ساڵ کۆمەڵک پرۆژەمان ڕاگەیاندبوو. یەکێک لە پرۆژەکان بەربانکردنەوەی
قوتابیانی بەشە ناوخۆیەکان بوو سپاس بخوا ئەمڕۆ لە گەرمیان پرۆژەی بەربانگمان بۆ 1250 خوێندکاری بەشە ناوخۆیی گەرمیان دروست کردووە کە ئەم قوتابیانە هەم دوورن لە کەسوکاری خۆیان و هەم قوتابیشن لە دوو ڕۆوە پێویستیانە کە هاوکاریان بی لە کاتێکا کە خەریکی خوێندن و سەعین ناتوانن زۆر بەم ڕەمانگی ڕەمەزانە ئامادەکاری بکەن بۆ خواردنیان بۆیە بە پێویستمان زانی ئەم لە ئێوارە خوانێکە بەربانێکی شایستەیان بۆ دروستکەین و سوپاسی خێرخوازان ئەەکەین کە توانیان ئەم ئێوارە بەدەمی ئەم بانگەوازەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بێن و لە گەرمیان 1250 خوێندکار بەربام کاتووە لەسەر سفرەی خوانی بەڕێزیان و هیوادارین بتوانن بەردەوام بن بۆ ئەوەی بتوانین زیاتر لە زانکۆکانی تر و لە شوێنە هەژارەکانی تریش بتوانین ئەم پرۆژەیە پەرە پێ بدەین و باقی پرۆژەکانی بەخشین بە پایان بگەین لە مانگی ڕەمەزانە.